ڕەنگە کۆتایی ئەم ڕێگایە داگیرکردنی باشووری کوردستان بێت چونکە تەنها جەندرمە و تانک و زرێپۆشی سوپای داگیرکەری تورک دەگەیەنێتە ناو قوڵایی خاکی باشووری کوردستان. لە 25 ئایاری ئەم ساڵەوە دەوڵەتی داگیرکەری تورک بە چڕی هێرشی دەست پێ کردووە بۆ سەر مەیدانی بەرخۆدانی گردی ئامێدی، بەڵام بەهۆی بەرخۆدانی گەریلاوە تەنگەتاو بوو لە ناو شەڕێکی دژواردا. تا ئێستا سوپای تورک لە گردەکانی جوودی و FM و هەکاری و ئامێدی دە هێلیکۆپتەری سکۆرسکیان لەلایەن گەریلاوە خراوەتە خوارەوە. بەدەیان تەرمی سەربازانی تورک لە ناوچەکەدا کەوتون، بۆیە دەیانەوێت لە ڕێگای پەدەکەوە لە باکوورەوە تا مەیدانەکانی بەرخۆدانی زاب، ئاڤاشین و مەتینا ڕێگای سەربازی نوێ دروست بکەن. بگیشتیان بێژن سەدان لاشکر لەوان هەرێمان هاتنە کوشتن یەک و حەیانا هاتیە تەسبیتکردن. نەها لە vê herêmê ê girîng ev e li vê herêmê artêşa dewleta Tirk esas êdî tengasiyekî mezin jiyan dike. Niha bi du heweldana ئەساس دخوازە هێزی خۆ تەقویە بکە. وەک لە دیمەنەکاندا دەیبینین پەدەکە ڕێگا و خاڵی سەربازی نوێ لە ناوچەکانی گردی کەچەڵ و مەیدانی بەرخۆدانی کۆماندۆ بە حەفارە و بلدۆزەر دروست دەکات. دووری نێوان سوپای داگیرکەری تورک و چەکدارانی پەدەکە لەو ناوچانە کەمترە لە 500 مەتر. بە ئامانجی گەیشتنی جەندرمە و تانک و زرێپۆشەکانی سوپای تورک بۆ سەر تونێل و سەنگەرەکانی گەریلا. لەلایەکی دیکەوە ماوەی مانگێکە سوپای تورک بە حەفارە و بلدۆزەر هەوڵ دەدات سەنگەر و تونێلەکانی گەریلاکان لە شاخی وەرخەل لە ناوچەی ئاڤاشین وێران بکات. هاوکات لە گردی ئامێدی ناوچەی زاب هێزەکانی کۆماندۆی سەرباز یێرەڤانی پەدەکە دەستیان با دروستکردنی بارەگا و خاڵی سەربازی نوێ کردووە. بە گوێرەی زانیاری سەرچاوە هەرێمیەکان یەک لەو بارەگایەنە تەواو بووە، بەڵام سەربازی تورک چوونەتە ناو بارەگاکە بەهۆیەوەی ناوچەکە لە ژێر کۆنتڕۆلی گەریلادایە. هێزەکانی کۆماندۆی سەربەپەدەکە پاسەوانی سوپای تورک دەکەن. هاوپێچ پەدەکە سەرقاڵی دروستکردنی تونێلەکە لە چیای مەتینا کە درێژەکەی 4 کیلۆمەتر و نیو ڕێگای نێوان کانیماسێ و دهۆک نزیکەی 45 خولەک کەم دەکاتەوە. تێچووی پرۆژەکەش نزیکەی 200 ملیار دینار دەبێت کە دەبێتە ئاسانکاریەکی گەورە بۆ دەرگای سنووری سەرزێرێ. تێچووی تونێلەکە گوژمەیەکی زۆری دەوێت و حکوومەتی هەرێمی کوردستان توانای دابینکردنی نییە، بۆیە پێشبینی دەکرێت دەوڵەتی تورک تێچوەکەی بگرێتە ئەستۆ چونکە خۆی سوودمەندی یەکەمە لە پرۆژەکە. هەڵکەوتەی جوگرافی و پێگەی استراتیژی تونێلەکە لەگەڵ کاتی دروستکردنەکەی دەری دەخات کە ئامانجی سەربازی و داگیرکاری لە پشت دروستکردنیەتی، چونکە لەو ڕێگەیەوە سوپای تورک لە دەرگای سنووری سەرزێرێ یاخود لە کانیماسێ و ئامێدیەوە دەگاتە دهۆک بەبێ ئەوەی بە هەرێمەکانی پاراستنی مەدیادا تێپەڕن. دەوڵەتی تورک بارەگایەکی سەربازی گەورەی لە کانیماسێ هەیە، تەنانەت یەکەم هەنگاوی هێرشەکانی مانگی نیسانی ئەم ساڵیشی لە ناوچەکانی مەلاخەتا و سەرزێرەوە دەست پێ کرد بۆ ناوخاکی باشووری کوردستان. هاوکات پەدەکە لە چیای گارە و ناوچەکانی دیکە ڕێگای نوێ دروست دەکات بۆ بەستنەوەی دەڤەری سۆران و بادینان بەیەکەوە. بەشێک لەو هەنگاوانەش بە ناوی پرۆژەی گەشتیاریەوە جێبەجێ دەکات و تورکیا و ئیمارات گوژمەی زەبەلاحیان بۆ تەرخان کردووە. ئەوەش بە وتەی ئەحمەد زاهیری سەرکونسوڵی ئیمارات لە هەولێر.